لە 15 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسان بەردەوام ڕخنەی ئەو لە حزب و دەسەڵاتی کوردی دەگرن کە پێشێلی مافەکانی ڕۆژنامەنووسان دەکەن و ڕێگرن لە بەردەم پێشکەوتنی میدیا و ئازادی کاری ڕۆژنامەنووسی. بەڵام لەوە تاڵتر ئەوەیە کە بە درێژایی ئەو ماوەیە بەشێک لە ڕۆژنامەنووسان و دەستگا میدیایەکانی هەرێم خۆشیان بربەستن لە پێشکەوتنی کاری ڕۆژنامەنووسی و بەهێزبوونی متمانە و چەسپینی بنەما پیشەیەکانی ئەم بوارە گرنگە. یەکێک لە بنەماهرە گرنگەکانی کاری ڕۆژنامەنووسی لە دنیادا بریتیە لە متمانە. پێویست وایە ڕۆژنامەنووس و دەستگای میدیایی لەسەر بنەمای متمانە دروستکردن کارکردنی خۆیان دابمەزرێن و پردەی پەیوەندی خۆیان و ڕایگشتی بنیاد بنێن. بنەمایە کە لای زۆربەی میدیای کوردی فرامۆش کراوە و ڕۆژانە لەبەر خاتری ژمارەی کلیک و لایک و شێر دەدرێت بە دار و بەردا. تازەترین تاقیکردنەوە کە زۆربەی میدیاکان بە نمرەی 0 تێیدا ڕاستە بوون بڵاوبوونەوەی وێنەیەکی ساختەی نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بوو کە گوایە لەسەر چرپای نەخۆشخانەیەکی لەندەن چارەسەری پزیشکی وەردەگرێت. وێنەکە کە بە بەرنامەی فۆتۆشۆپ دەستکاری کراوە و لە بنەڕەتدا وێنەی کابرایەکە لە ڕکلامی نەخۆشخانەی ڕۆیال مێرسدندا چەند مانگێکە لەسەر وێبسایتەکان هەیە کەچی بەشی هەرە زۆری میدیای کوردی و بێ هیچ وربوونەوەیەک و بێ گوێدانە مەرجەکانی پشکنین و ساختکردنەوە وێنە ساختەکان بڵاو کردەوە کە سەری نەوشیروان مستەفا لەسەر جەستەی کابرا دانراوە. بڵاوبوونەوەی خێرا و ناپیشەیانەی ئەم وێنە ساختەیە لە میدیای کوردیدا وەک ئاگری ناوکە کە ئەگەرچی نمونەیەکە بەڵام گورزێکە لە متمانەی کارکردنی ئەو میدیایانە. تەنانەت بریندارکردنی کۆی متمانەی میدیای کوردیشە لە بەردەم ڕایگشتیدا. لەوەش خراپتر بە خۆخۆشکردنی ئەو حزب و دەسەڵاتەشە کە ساڵانێکە میدیاکاران بە هۆکاری لاوەزکردنی میدیا وەسفی دەکەن. پێشەوەی لۆمەی کاربەدەستانی سیاسی و حکومی بکرێت لەسەر لاوەزکردنی پێگەی میدیا و شێواندنی کاری ڕۆژنامەنووسی دەبێت لۆمەی ئەو ڕۆژنامەنووس و میدیایانە بکرێت کە بڕوایان بە بنەما ڕۆژنامەنووسیەکانی وردبوونەوە و دەبڵچێک نییە و خۆیان بە مەیدانەکەدا هەڵواسیوە. شێوانی کایەکانی کۆمەلگەی کوردی تەنها بواری سیاسی و سیاست و ئابووری و پەروەردەی نەگرتووەتەوە بەڵکو بواری میدیاشی گرتووەتەوە. بوارێکیش ئەگەر بیەوێت چاکسازی و چاودێری کایەکانی تر بکات دەبێت سەرەتا خۆی ڕاست بکاتەوە.